وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی جێگیری سەرۆکوەزیران قوبات تاڵەبانی دەکاتن بە مەبەستی گەڕانەوەی بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران. لە هەمان کاتیشدا سەرۆکوەزیری حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی ڕەخنەی توندە دەسەڵاتدارانی سلێمانی دەگرێت. ئایا کۆبوونەوەی شاندی حکوومەت لەگەڵ قوبات تاڵەبانی چۆن بوو؟ پەیامنێرمان سنوور کەریم لە سلێمانی لەگەڵمانە. سنوور، ئەم کاتت باش کۆبوونەوەکە چۆن بەڕێوەچوو؟ زانیاری چیت هەیە لەو کۆبوونەوەیە؟ بەڵێ دەخیل لەم کاتتان باش. طبعاً بە پێی زانیاریەکانی ئێمە دیارە دوو کات ژمێربەر لە ئێستا کۆبوونەوەکە کۆتایی هاتووە. هەرچەندە ڕای گشتی و شەقامی گشتی بە جۆرێک لە جۆرەکان ئومێدیان لەسەرم کۆبوونەوە هەڵچنی بوو بەوەی کە دەچێت ئەم کۆبوونەوەیەک هەنگاوی یەکەم بێ بۆی کە پەیوەندەکانێکی و پارتی بەرەو قۆناغێکی باشتر ببات. بەڵام بە پێی زانیاریەکانی ئێمە ئەوەی کە باز نەکراوە لە کۆبوونەوەکە تەنیا خاڵ کە باز نەکراوە ئەو بۆ کە باز لە گەڕانەوەی قوبات تاڵەبانی بکرێ بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران، ئەوش بۆ هۆکاریەوەی کە بەیاننامەکەی شەوی ڕابردووی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆتە هۆی تووڕەبوونی زۆری قوبات تاڵەبانی. بە پێی زانیاریەکانی ئێمە قوبات تاڵەبانی لە کۆبوونەوەکەدا زۆر تووڕە بووە، ڕەتفعلێکی زۆری نواندۆ بەرامبەر بە بەیاننامەکەی سەرۆکوەزیران بۆیە بە هیچ جۆرێک نەتوانراوە باز لە گەڕانەوەی تیمی وزاری یەکێتی بکرێ بۆ ناو کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران. سنوور، یعنی ئەو ڕەخنەیە چۆن دەبێ؟ ینی لە کاتێکە وەفدێک دەڕواتە سلێمانی بوو داوا لە تیمی یەکێتی دەکرێت کە بگەڕێنەوە ناو کۆبوونەوەکانی حکوومەت لە هەمان کاتدا ئەو ڕەخنە توندا و حەزەکەم تۆ پێم بڵێ ئەو ڕەخنەیە چۆن بوو، بە چ شێوەیەک بوو؟ بەڵێ دەخیل ڕای چاودێران وایە پێیان وایە کە بەیاننامەکەی سەرۆک وەزیران و لەگەڵ داواکاریەکەی کە تیمێکی ویزاری ناردۆ بۆی کە سەردانی قوبات تاڵەبانی بکەن بۆ گەڕانەوە بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەکان بە جۆرێک لە نیفاق لێکەدرێتەوە. واتە پێیان وایە کە ئەمە دوولایەنەیە، دەکرێت داواکاریەکەی سەرۆک وەزیران بۆ گەڕانەوەی قوبات تاڵەبانی لە ژێر فەرمان و لە ژێر فشاری هێزە دەرەکی و ئیقلیمیەکان بێ بۆی کە ئێمە دەزانین ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی لە ئاستی پێگەی نێودەوڵەتی لە ژێر فشارێکی زۆردایە بۆی کە لایەنەکان داوا دەکەن کە کێشە سیاسیەکانی نێوانیان چارەسەر بکەن و بە تایبەتیش ئامادەکاری بکەن بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. ئەمە لەو لایەنەوە لە لایەنێکی ترەوە چاودێران دەڵێن کە گوایە هەردوو لایەن جۆرێک لە لوتبەرزیان بەرامبەر یەکەیە، واتە ئامادەنین بە جۆرێک لە تەنازولی دەبینن کە هەم چی وەکو پارتی دیموکراتی کوردستان کە داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستان و تیمی وەزاریەکەی یەکێتی بکابگەڕێنەوە بۆ کۆبوونەوەکان یەکێتیش پێی وایە ئەمە جۆرێکە لە تەنازول لەبەرەوەی کە گرژی و ناکۆکیەکانی نێوانیان زۆرە. بەڕای چاودێران لەبەرەوە پێناچێ وا بە ئاسانی کۆبوونەوەیەکی لەم جۆرە کۆبوونەوەیەکی سەرپێی لەم جۆری وەکو ئەمڕۆ بتوانێت کێشەکانی نێوانێکێتی یەکێتی و پارتی چارەسەر بکات. کێشەکان زۆر لەوە قوڵترن و چاودێرێک بە منی ڕاگەیان نەک پەیوەندیەکانی نێوانێکێتی و پارتی لە مەترسیدایە، ئایندەی هەرێمی کوردستان بەرەو لێواری مەرگ ڕۆشتە و لە مەترسیدایە. یەکێک لە پرسەکان، یەکێک لە ناکۆکیەکانش ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکاری بە شێوەک لە شێوەکان لەگەڵ گروپەکانی جیاجیا و بەتایبەتیش لەگەڵ هێزەکانی هەسەدەی ڕۆژ ئاوا دەکاتن. ئەمە تا چەندێک لە بەیاننامەکەی بارزانیدا و لە داونستنەکاندا یعنی وەکو بڵێ بوو بەهۆی ئەوەی کە ئەو لە یەک دوورکەوتنە دروست بێ. دەخیل بەیاننامەکەی سەرۆکوەزیران ڕاستەوخۆ بەڕای چاودێران وا لێک دەدرێتەوە کە ئاڕاستەکردنی بە ئاڕاستەی یەکێتی نیشتیمانی کوردستان بێت، چونکە ئەو لە بەیاننامەکەیدا ئاماژە بۆ دەکات ئێمە لەگەڵ ئەو هێزانەدا هاوبەشین کە مەبەستیانە گەندەڵی لە هەرێمی کوردستاندا بنەبڕ بکرێت و واتەنیەتی چاکسازیان هەیە و بەشدار نین خەڵکێکی نیشتیمان پەروەرن یاخود هێزێکی سیاسی نیشتیمان پەروەرن. بە پێچەوانەوە ئێمە ناتوانین لەگەڵ ئەو هێزانەدا هاوبەش بین کە دەستیان هەیە لە تیرۆر تۆقاندن سەرانەساندن و وەکو ئاماژەیەک بۆ پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ لایەنە کوردیەکانی کوردستانیان وەخود لایەنە کوردیەکانی کوردانی تورکیا و سووریا و بەتایبەتیش کوردانی ڕۆژاوە کە بەم دوایە ژێمە دەزانین کە ئەم پەیوەندیانە بۆی کە فشارێکی زۆرتر لەسەر شاری سلێمانی و خەڵکی هەرێمی کوردستان دروست بێ و بە دیاریکراویش لەسەر زۆنی سەوز و دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بێ. بۆیە تەخوینکردن تاوانبارکردنی یەکێتی بە هەموو ئەمانە لە بەیاننامەکەی سەرۆکوەزیرانە بەڕوونی دیار بوو. جارێکی تر ئەم بەیاننامە بەڕای چاودێران بووە هۆیەوەی کە یەکێتی و پارتی هەنگاوێکی تر لە یەکتر دوور بکەونەوە نەگەڵ بێتەوەی کە لێک نزیک ببنەوە یاخود کێشەکانیان بەرەو چارەسەری ببن. دیاریشە کە دەبینین کە هەوڵەکانی چارەسەرکردنی کێشەکانش تەنها هەر یەکێتی و پارتی بۆ خۆیان لە بینی خۆیانە ئەو توێژنە دەکەن، لایەنێکی دیکە نییە، ینی لایەنی سێم نییە لە نێویاندا
وەکو بڵێ ناو بژیوانی بکاتن وەنیە؟ لە ڕاستیدا دەخیل ئەمانە لەبەرەوەی کەیکەتی و پارتی لە ڕووی پێگەی جەماوریەوە هێزی یەکەمن ڕەنگە و هێزی یەکەم و دووەم لەسەر ساحەی سیاسی و ساحەی کۆمەڵایەتیش حساب بکرێت بۆ مێژوویەکی درێژخایەنیان لەگەڵ سیاست و ئاڕاستەکردنی سیاستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بۆیە بە قوڵبوونەوەی ناکۆکیەکانی ئەو دوو لایەنانە دەتوانین بڵین ئۆتۆماتیکی هەموو پرسە سیاسیەکان لە هەرێمی کوردستان هەڵدەواسرێن یاخود جێگەی ئەتیبارین یاخود جێگەی باوەڕینین چونکە ئەوەی دەبینین ئێستا بە جۆرێک لە جۆرەکانی یەکێتی پارتی تاوانبارەکە بۆی کە تاگلایەنانە بڕیاردەدا یەکێتیش بە هەمان شێوە لەبەرەوە لایەنەکانی تر دەکرێت بڵێن ئەگەر ڕۆڵیشیان هەبێ ڕۆڵەکەیان زۆر بەرچاو ناگیری یاخو ڕۆڵەکەیان لە ئاستی پێویستان یاخو نەیانتوانێت کاریگەری دروست بکەن ئەمڕۆ لە تیمە وەزاریەکەی کە لەگەڵ قوبات تاڵەبانی کۆبەتەوە بە تەکید وەزیری لایەنە سیاسیەکانی تریش بەشدار بوون بەڵام نەیانتوانیەوە هیچ کاریگەریەک دروست بکەن لەسەر ئەوەی کە بتوانن پەیوەندیەکانیان بەرەو باشتر بوون ببن. باشە کار دەکرێت لەسەر ئەوەی پلان بۆ هەڵبژاردنەکان لە مانگی 11دا یان باسی ئەوە ئێستا نییە؟ دەخیل خۆی کۆمیسیۆن ڕایگەیاندووە کە 6 مانگی پێویستە بۆی ئامادەکاری بکە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. ئێستا بە دیاریکراوی و مودەتەی کە مانگی 11 واتە مانگی نۆڤەمبەر دانراوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن 7 مانگی ماوە بەڵام بەڕای چاودێران 7 مانگ کەمە بۆ ئەوەی کە بتوانێت بە سەڵەکی ناکۆکی سیاسیەکانی نێوان یەکێتی و پارتی بتوێنێتەوە واتە پێناچێت بەم نەفەسەی ئێستا هەیە کە هەم ئایندەی هەرێمی کوردستان بەداخەوە لە بەردەم مەترسیدایە هەم پەیوەندیەکانی یەکێتی و پارتی زۆر لە دۆخێکی خراپدایە و لە هەمان کاتە هەرێمی کوردستان لە ئێستادا کێشەی ناوخۆی و دەرەکیشی هەیە یەکێک لە کێشە ناوخۆیەکانی ئەوەیە کە پرسی فرۆشتنی نەوت لەگەڵ حکوومەتی هەرێم و دابینکردنی موچە و بەشە بودجەی هەرێمی کوردستان تا ئێستا لەگەڵ حکوومەتی ناوەندا یەکلا نەکراوەتەوە یەکێکە لەو پرسانەی کە بە ئاسانی یعنی چارەسەر ناکرێت بۆتە بربەست لە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە بەدەستیەوە دەناڵن یەکێکی تر لە کێشەکان کێشە دەرەکیەکانە خۆمان دەزانین ئەم هێرشانەی دواتری تورکیا بۆ سەر سلێمانی و داخستنی فڕۆکەخانەی سلێمانی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی قلیبی بە ئاراستێکی زۆر خراپدا بردووە بۆیە لە ئێستادا حکوومەتی هەرێم بە کۆمەڵێک بەدەر لەوەی کە کێشەی لەگەڵ یەکێتی و ناوخۆ هەیە کێشەی لەگەڵ دەرەوەش هەیە بۆیە پێناچێت ئەم هەموو کێشەیە لە ماوەی 7 مانگدا بتوانێت چارەسەر بکەوە بتوانێت ئامادەکاری بکە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لەبیرمان نەچێت هەفتەی ڕابردوو من لەگەڵ بەرپرسی لایەنەکانی شاخصم کرد ئەوانیش ئاماژە بۆ دەکەن کە ئەنجامداری هەڵبژاردن پێناچێت ڕووبدات. سنوور کەریب ئەمری دەنگێمەری کە لە سلێمانی لەگەڵمان بوو. سپاس سنوور.